رابەگەانەوە لەگەڵ کاندیدانی لیستی 105 یەکێتی نیشتمانی کوردستان لە خزمەتی جەناب ئێرە بەڵێنی کۆمان بۆ ڕێبازە پیرۆزەکەی خۆت دووپاتەکەینەوە. چۆن لە خستەخانەکە پێکوتی هەمیشە سەرت بەرزەکەی، هەمیشە ناوت پیرۆزەکەی، هەمیشە لەسەر ڕێبازەکە دەمێن، هەمیشە هەرگیز نایاڵێن یەکێتیەکەت لاواز بێت. ئەم تێکۆشەرانەی لێرەنەوە نوێنەری جەنابکە، پارێزەری ڕێبازەکەی جەنابکە. ئەم تیمە لێرە هاوشانی تێکۆشەرەکانی ترمان، هاوشانی پێشمەرگە کارەمانەکانمان، هاوشانی کەسوکاری سەربەرزی شەهیدەکانمان، هاوشانی زیندانیە سیاسیەکانمان، هاوشانی پێشمەرگە و کادرە دێرینەکانمان، هاوشانی ئەندامان و لایەنگرانی یەکێتی کوردستان، خاوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەردەوام ببین لەسەر ڕێبازەکە. نایاڵین ئەو ڕێبازە بوون، ئەو ڕێبازە زۆر ڕوون و ئاشکرایە بۆ ئێمە، ڕێگاکەت زۆر ئاسان کردووە بۆ ئێمە. لەسەر ئەو ڕێبازە بمێنینەوە خزمەتێکی باشە گەیەن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەمڕۆ بەهیمەتی یەکە بە یەکەی ئەم هەواڵانەی کە لێرە وەستاون لە لای جەنابتن یەکێتیمان سەربەرز کردووەتەوە. وبێدێکمان گەڕاندووەتەوە بۆ یەکێتیەکەمان، وبێدێکمان گەڕاندووەتەوە بۆ کوردستانەکەمان. هاوسەنگی هێزە گەڕێنینەوە بۆ کوردستانەکەمان لەسەر وتەکانت، لەسەر بەرنامەکەت، لەسەر کارە جوانەکانت، لەسەر ڕێبازەکەت. دڵنیا بە باوکە هەمیشە یەکێتیەکەت گەشاوە بێت، هەمیشە یەکێتیەکەت یەکێتیە بێت. شاد و سەربەرز و سەرکەوتوو بێ کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەڵانی چۆرشی